هەمومان لەسەر ئەوە کۆکین کەوا ئەلمانیەت کوفرە. ئەلمانیەت واتە جیاکردنەوەی دین لە دەسەڵات. ئیسلامیش هاتووە بۆ دەسەڵات. ئیسلام هاتووە حکمی ئێمە بکە. ئیسلام واتە تەسلیم بوون. هیچ کەسێکمان لاریمان لەسەر ئەوە نییە کەوا ئەلمانیەت کوفرە. بەڵام کاتێ دێین ئەوانەی کەوا ئەبنە ئەندامی حیزبە ئەلمانیەکان بە کافریان دائەنین، ئەڵێن مەبن بە ئەندامیان، مەبن بە پێشمەرگەیان، مەبن بە ئاسایشیان، مەبن بە چەکداریان، مەبن بە ئەندام کۆمیتەیان، دەنگیان پێمەدەن، بیان بغزێنن، بە کافریان بزانن. باشە خێرا پەمەیەکانی وەکو ماکوان کەریم و وەکو جەماعەتەکەی تر خێرا ئەبنە مەحامی ئەلمانیەکان و ئەڵێن نا ئێوە چۆن ئەتوانن تەکفیری ئەوانە بکەن، ئەوانە بڕوایان بەخوا هەیە، ئەوانە هەتیایەنایە نوێژەکە، ئێوە چۆن ئەتوانن پێیان بڵێن کافر. ئەم پەمەیانە ڕاستەوخۆ ئەبن بە پارێزەری ئەم ئەلمانیانە، پارێزەری خۆڕایی، مەحامی خۆڕایی ئەلمانیەکان. واتە ئەوەی کەوا نایەڵێت ئێمە دەستمان بگا بە ئەلمانیەکان، ئەم جەماعەتە پەمەیەن. بۆیە ئەم پەمەیانە زۆر پیسن. ئەم پەمەیانە حەق و بەتاڵیان تێکەڵ کردووە. ئەم پەمەیانە پیسترین گروپن لە ناو ئێمەدا. بۆیە چۆن دژایەتی ئەلمانیەکانەکەین ئەبێ بە دەقات زیاتر دژایەتی ئەو پەمەیانە بکەین. ئەگەر ئێمە 10 فیشەکمان پێبێ 9 فیشکی ئەنین بەم پەمەیە پیسانەوە، فیشکێکی ئەنین بە دوژمنە سەرەکەی ئێمەوە کە ئەلمانیەتە لە کوردستان. ئەبێ زۆر ئاگادار بن، ئەبێ گەنجی ئێستا زۆر ئاگادار بێ، گەنجی مسلمان ئاگادار بێ زەرەر و زیانی ئەم پەمەیانە دەقاتی زەرەر و زیانی ئەلمانیەکانە. ئەم پەمەیە پیسانەیەکەوە بوون بە پارێزەر و بە مەحامی ئەلمانیەکان. ئەم پەمەیە پیسانەیەکەوە سنووری ئیسلامیان نەهێشتووە، گاڵتە بە سنوورەکانی دینەکەن. ئەم پەمەیانەیەکەوە کوفر و ئیمانیان تێکەڵ کردووە. ئەم پەمەیانەیەکەوە لەگەڵ ئەلمانیەکانە لە یەک بەرەندشی ئێمە. ئەمەیە شەڕی پەمەیە خەبیس و مشریک و پیسەکان لەسەر ئێمە. بۆیە گەنجەکان ئاگادار بن چۆن دژایەتی ئەلمانیەتەکەن، دەقات و بیسقات دژایەتی پەمەیەکان بکەن. چونکە پەمەیەکان وەسیلەیەکن لە بینی ئێمە و ئەلمانیەکانە. نایەڵن ئێمە دەستمان بگا بە ئەلمانیەکان، نایەڵن ئێمە داوا بکەین کەوا ئەبێ ئیسلام جێبەجێ بکرێ، کەوا ئەبێ حکمی ئیسلام جێبەجێ بکرێ لە کوردستانە. ئەوە جیاوازیەکەیە بۆ ئەو کەسانەی کەوا پەمەیەکان ناناسن.